داهاتووی کێشەداراییەکانی نێوان هەولێر و بەختە هۆکاری خەمساردی حکوومەتی عێراق لە چارەسەری کێشەداراییەکانی لەگەڵ هەرێمی کوردستان. بۆ هەمووان پرسیارانە لەگەڵ بەڕێز دانا شەید جەزاکەم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. ئەندامی پێشووی لیژنەی داراییە لە پەرلەمانی عێراق. بەڕێز دانا سڵاوت لەبێت و ئەم کاتت باش. باسی ئەومان کرد کە کێشەکانی هەولێر و بەختە هۆکارێکی خەمساردی حکوومەتی عێراقە، چونکە ئەوە تا چارەسەری کێشەکانی خۆی پێ ناکرێت، تەنانەت ئیبودجەی گشتی هەمواری بودجەکەشی پێ ناکرێت. یعنی بۆچی لەگەڵ هەرێمی شەهەر ئەم کێشانەی هەر تا بێت زیاتر و کەڵەکە درەبێت؟ بەڵێ سڵاوم بۆ جەنابەت بۆ بینەرانی کوردستان 24. ئەندامی لیژنەی پەیوەندەکانی دەرەوە بووم، نەک لیژنەی دارایی، بەڵام بە تەکید هەمومان لە لیژنەی دارایی، هەمومان لە ناو بودجە و هەمومان لە ناو پرۆسەی ئامادەکردنی بودجە و دەنگپێدانان و بەرگەکانی ئامادە بووین. بۆیە سپاس دەکەم. ڕاستیەکەی پرسیارێکی جەوهەریە، بەڵام پرسیارێکی گشتگیرە بۆ عێراق بەم ئاراستەیە ڕوا بۆ مەسایلی اقتصادی، بۆ ئاراستەی ڕۆشتووە. من تەسەورم وایە ینی ئەگەر بە وەڵامێکی ئاسان بێمەوە ئەم بودجەی لە عێراق ئاسا هەیە و پرۆسەی ئابووری لە عێراقا بە کەناری و بە کەلێنی سیاسی ئابرێ. بۆیە ئەم بودجە ئێستا بودجەیەکی سیاسیە، نەک بودجەیەکی ئابووری. یعنی ئەوەی کە کێشە عێراقی بەرەو دواوە بردووە لە ڕووی ژێرخانی ئابووری، لە ڕۆی یەکە وڵاتێکی بەهێزی سەقامگیری ئابووری بێ کە خاوەنی ئەو سەرمایە زۆرە با بڵێن داهاتەیە کە وەکو وڵاتێکی ڕێعی هێتی، نەیتوانیوە خۆی دەرباسکە لە قەیرانی ئابووری بچێتە وڵاتێکی سەقامگیری ئابووریەوە. ئەوەیە کە بنیادنانی سیاسی سەیطرەی کردووە بەسەر بنیادنانی ئابووریە. یانیا بە شێوازێکی کە ئەوەنەی تەرکیز لەسەر مەلەفە سیاسیەکان هەیە، ئەوەنەی کە بە سیاسیکردنی مەلەفە اقتصادیەکان هەیە، ئەوەنە لە ڕووی تەکاملی اقتصادی و بیر نەکراوەتەوە. بۆ نمونە عێراق تا سایشەکە لە وڵاتانی کە ئەتیمادی سەرەکی لە سایە هەشتا بۆنەوەی لەسەر نەوتە وەکو داهاتی سەرەکی لە وڵاتە. چەندین ساڵان وڵاتە هەوڵی ناوە کە عێراق ڕزگار کار لە وڵاتێکی ڕێعی، لە وڵاتێکی ڕێترەی ستیت بخاتە سەر بنەمای کە اقتصادی نەوعی هەبێ. یعنی تەنها اقتصادەکەی نەود نەبێ کە نەود دابەزی و بەرز بۆوە اقتصاد و داهاتی وڵاتەش بەرز بێتەوە نزم بێتەوە. ینی لە دەستی خەڵکانی کەی اقتصادی عێراق، نەک لە دەستی خۆیان بێ. نرخی نەوت بەرز بێ وەکو بەنزیخانەیەک وایە کە مەزین ئەفرۆشێ، نرخی بەنزین بەرز بێ ئەو بەگرانی فرۆشێ، نزم بێ و بەرزانی فرۆشێ. بە هەمان شێوەیە ئەبوو عێراق هەوڵ بە لە ڕوو ئابووریەکەوە بە شێوەیەکی مەنهەجی و بە شێوەیەکی ئەکادیمی و مەدروس قۆناغی گرنگی تاوا کردایە لە قۆناغی ئابووری عێراقە کە بیخاتە سەر بنەمای چەند کۆڵەکەیەکی ئابووری، ئیتر لە بواری کشتتوکاڵی بێ، پیشەسازی بێ، لە بواری بازرگانی بێ، لە بواری تەنانەت گەشت و گوزار بێ، هەر بواریکە کە داهات بێنێ بۆ عێراق لە سەرێک پێ بە. بۆیە ئەمە هەموو مەلەفەکانی کەوایە. تەنان مەسلەی بودجە کە جەناب باسیەکی بەتاکید ئەو بودجەیە خۆی ئەبوو ئێساواچین لە مانگی 5 ئەبوو لە سەرەتای ساڵە عادەتەن بودجە پەسەند کرێەوە، ئەو گۆڕانکاریان تاوا کرێ بە شەرتێک ئەم بودجە ئێستا بودجەیەکە کە پار دەنگی لەسەرراوە بۆ 3 ساڵ بێ. معنای هەموو وردەکاری ئەم بودجەیە هەم ساڵە گۆڕانکاری تیان ناکرێ. هەندێک گۆڕانکاری یەکرێ کە پەیوەستە بە هەندێک شارەکانی ناوڕاستی عێراق، هەندێک مەلەف و ئەبوابی تازە و لەگەڵ پەیوەستە بە هەندێک بابەت لە هەرێمی کوردستان. بەڵام ئەبینی تا ئێستا نەگەیشتونەتە تافاهمێک، نەگەیشتونەتە ڕێکەوتنێکی با بڵێن باشە. بەڕێزدانە ئەم خەمساردیەی عێراق چییە لە بەرامبەر هەرێمی کوردستان، لە بەرامبەر بودجەکەی؟ ینی ئایا هەر کێشەی سیاسیە یاخود چی دیکە هەیە؟ نا بەتەکید ئەوەی کە هەیە بەداخۆ، ینی مەلەفی سیاسی سەیطرەی کردووە بەسەر یا کاریگەری زۆری هەیە بەسەر مەلەفی اقتصادی و بەسەر مەلەفی بودجە. ینی هەندێک جار هەستێکی وەکو تۆڵەکردنەوەیەک وایە، هەندێک جار دەکەی وەکو لە قاڵبدانی هەرێمی کوردستان وایە لە ڕووی ئابووریەوە، بۆی کە هەرێمی کوردستان لەوە زیاتر گەشە نەکە، یان هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکی معەیەن نابێت کە لەوە زیاتر پەرە بە ژێرخانی ئابووری و بە پێشکەوتنەکانی خۆی نایە. ئەمە هەندێک بابەتە ئێستا لە دەستیانە بەکاری هێنن. پێشتر
کە هەرێمی کوردستان لە قۆناغی پێشترا مەسائلی نەوت و فرۆشتی نەوت و هەندێک بابەتی کە هەبوو نەتوانانی بەو شێوەیە ئەو فشارە بکەن بەڵام ئێستا کە ئەو گرفتە لە مەسلەی نەوت تا دروست بوو هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی جەنتڵمانە نەکراوە لەگەڵ حکوومەتی عێراقا بۆی کە نەوت دەڕێگا و فرۆشەوە مەسایلی بودجە و ڕێکەوتنی تەواو کرا تەنانەت لەسەر مەسلەی بودجەش بەڵام مشکلەکەوەی لە عێراقا هەرچی جارێ ئەم بودجانە ئەم ڕێکەوتنانە ئەکرێت لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێ ینی یاسا لە عێراقا ڕێگەخرێت دوایی لە پەرلەمانە تێکیێن اتفاقاتی سیاسیە کرێت لە پەرلەمانە هەڵێوەشێنەوە تەنانەت بودجە بە شێوازێکەکرێت بە شێوەیەکی مەتاتی دوجار لەناو پەرلەمانە لاستیکی تەعاملی لەڵاکەن بە شێوازی کە تەفسیرەکەن بۆیە ئەمانە هەمووی ئەوانەیە کە بۆیە عێراق کەم ساردە لەبەرەوەی کە ئەم مەلەفە بە مەلەفێکی سیاسیە بابڕێەوە باشە بەڕێزدانە جگە لەم ڕێکەوتنانە ڕێکەوتنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا تا دواتر بەڵام چەندین جار حکوومەتی هەرێم جەختی لێکردوتەوە و پێی وتونەتەوە بە هیچ پاساوێک ڕێگری لە موچە خۆرانی هەرێمی کوردستان نەکەن ڕێگر نەبن لە بەردەم ناردنی ئەم موچەیە ئەمە ینی چه پاساوێکە سەوتیان بە بانکینکردن ئەوە بە بانکینکردنیش دەستی پێ کردووە ینی پاساوێک نییە بۆ ئەمە وەجیا لە هەر ڕێکەوتنێکی دیکە ئەمە قوتی خەڵکە ینی هاوڵاتیەکە لە هەرێمی کوردستان ئەبێ مافی وەکو هاوڵاتێکی دیکە بێ لە عێراقا ئەی ئەمە پاساوەکەی چییە؟ بەتەکی دوایە ئەمە چەندین جار ئێمە باسی ئەمەمانەمان کردووە یعنی مەسلەی موچەی فەرمانبەران تەنانەت بودجەی تەشغیلی ئەمانە هەندێک بابەتن وەکو چۆن لە بودجەی سیادی و بودجەی حاکمە هەیە ئەبێ ئەمانە لێی دەربکرێ چونکە مافی ئەو فەرمانبەرەیە کە دەوامەکە مافی ئەو خانەنشینەیە کە خزمەتی ئەم وڵاتەی کردووە با لە سلێمانی فەرمانبەر بووبێ با لە دۆک فەرمانبەر بووبێ با لە هەولێر بووبێ هاوتایە وەکو فەرمانبەرێک کە لە عێراقە بە دوجار ئەمانە هەموو فەرمانبەری دەوڵەتی عێراقین بۆ ئەگەر فەرمانبەرێک مافی هەبێ بێ لە هەموو جوغرافیا عێراقا مافی هەبێ بەڵام دوو باراڵێم ئەمە لەگدانەوەیکی سیاسیە بۆ مەلەفێکی اقتصادی بەداخەوە کە ئێستا ئەوان داهاتەکان بەدەستە ئەم فشاراکەن و بەهانەی زۆرێنەوەی ئەو جەناب دەڵێ نەک تەنانەدەوە دادگای فیدرالی بڕیاری یاوە ئەو دادگایی کە خۆیان لەسەر بنەماکەی هەندێک ئیجرعاتیان لەگەڵ هەرێمی کوردستانە کرد کە هەندێکیان تەفسیری یان زۆر بۆنی بڕیاری سیاسی لێت تەنانەت دادگای فیدرالی بڕیاریە کە نابێ موچەی فەرمانبەران و ماف و شایستەکانیان تێکەڵی مەلەفە سیاسەکان بکرێت ئەبێ لەگەڵ هەموو فەرمانبەری عێراق ماگانە فەرمانبەری هەرێمی کوردستانیش موچەی خۆی گورێ چکوانش فەرمانبەری ئەم دەوڵەتەن و مەسلەی تەوتین کراوە باش ئەوانە کەم جێبەجێ کراوە هەرێمی کوردستان اتفاقێکی لەگەڵ TBI کردووە کە ئەمە گەورەترین بانقی عێراقە کە هەموو داهاتی یان هەموو باڵێن موچەی فەرمانبەرانی عێراق زۆری لە TBI رێ باشە ئەم بانقا بانقێکی مەتەبەرە لەگەڵ هەژماری من کەوەیش چەندین بانقەکەی تایە و پرۆسەیەکی زۆر باش پێشکەوتون و خزمەتگوزارێکی زۆر باشی تایە بۆ تەگەرە دروست دەکرێت لێرە ئەمە جگەلەوەی کە تەفسیرێکی هەبێ کە بیانێ زیاتر فشارکەن یان پاڵنانێ بکەن یان با بڵێن لە قاڵبدانێ بکەن لە ڕووی سیاسیەوە فشارێ بکەن لەسەر هەرێمی کوردستان چیکە تەفسیری بۆ ناکرێت جینا تۆ لەنا حکوومەتێکی خۆ تا جگەلەوە من بە ئەنی بابەتێککە بڵین بەپێی دەستور حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و دامەزراوە با بڵێن هەرێمی کوردستان وەکو ئەو چوارچێوە دەستوریەی کە هەیەی خاوەنی دام و دەستگاکانی خۆیەتی ینی ئەو دام و دەستگایانە کە حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی بێبەرەوە ئەوان خاوەنی بڕیارن کە چۆن میکانیزمی دابشکردنی موچە و میکانیزمی بە بانکیکردنەکە چۆن نەکرێ ئەمەیە دەستێوەردانە ناو حکوومەتەکەش هەیە لەگەڵ شار ڕێکەوتنەکە هەیە هەر ئەمان تەگەرە دروست دەکەن کۆکو جەناب دەڵێ وایە چەند هەفتەیە لەمە پێش موچەی مانگی چواری فەرمانبەران باتەیە بەڵێ بەڕێزدانا شەی جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە لەگەڵ ماوەی سوپاس بۆیەوە